ئایا ئافرەت ئەگەر کەتە سووڕی مانگانە دروستە قورئان خوێنی خۆی بەردەوامکە یاخود دەبی ڕاوەستێ تاکو خاوین دەبیتەوە ئەو کات دەبی ختمەکەی تەواو بکاتن. طبعا ڕەئی ڕاجح لە مەسئلەکەی ئەوەیە ئافرەت دروستە قورئانی بخینی لە ئەسنای سووڕی مانگانە هیچ دەلیلێکمان نییە مەنعی بکاتن. بەر ئەوەی ئەسڵ لە ئافرەتی سووڕی مانگانە ئەوەیە کەوا تاهیرە پاکە وەکو ئافرەتێکی ئاسایی. ئەگەر دەی شتێکی لێ مەنع دەکەی شتێکی لەسەر حەرام دەکەی دەبی دەلیل بینیوە. مەسەلەن بۆ نمونە نوێژ بەڵێ دەلیلمان هەیە نوێژ لەسەر حەرام کرایە، ڕۆژی گرتن دەلیلمان هەیە لەسەری حەرام کرایە، جیماعکردن دەلیلمان هەیە لەسەری حەرام کرایە. بەڵام قیرائی قورئانی هیچ دەلیلێکمان نییە کەوا لەسەر ئافرەتی حەرام کاتن. هیچ دەلیلێکی سەریح و صحیحمان لە مەسئلەکەی نییە، چونکە هەموو ئەو دەلیلانی لە مەسئلەکەی هەیە یان ئەوەتەیە ضعیفە کە ئیش پێ ناکرێتن ناتوانێت حکمێکی لەسەر ئافرەتانی ئومەتی پێغەمبەری خۆی سابەتی کەوا دەلیلەکە لە مەسئلەکەی ضعیفیتن کەواتە ئەوە ئیش پێ ناکرێتن. لەولایەش یاخود دەلیلێش کە دەینەوە کەوا ئافرەتی حائض ئافرەت لە سووڕی مانگانە قیاسی دەکەن لەسەر جنوبی، چونکە ئەمە دەلیلمان هەیە کەوا کەسێک کەتە حاڵەتی جەنابەت لە بۆی نییە قورئانی بخوێنی. بەڵام ئایا ئافرەتی حائض هەمان حکمی وی هەیە یاخود نێ؟ طبعا زۆربەی ئەوانەی کەوا دەرێن حرامە قیاسی سەر جنوبی دەکەن، قیاسی سەر ئەو کەسەی دەکەن کەوا لەش گرانە. بەڵام ئەو قیاسە قیاس مع الفارقة. معنای چ قیاس مع الفارق؟ واتە دوو شت پێکەوە قیاس دەکەی کەوا فەرقیان لەبینی هەیە. ئەمەش دەزانین ئەگە پێکەوە دووشمان قیاس کرد دەبی وەکو یەکدی بین. تەماشا دەکەینی ئەو دوو قیاسە ناکرێت پێکەوە لەبەرەوەی سێ جیاوازیان لەبینی هەیە. یەکەمیان ئافرەت لە سووڕی مانگانە هاتنەکەی بەدەستە خۆی نییە، بەڵام کەسێکەوە حاڵەتی جنوب و حاڵەتی لەشگرانی بەدەستە خۆیتی. ئەوە جیاوازی یەکەم. جیاوازی دووەم ئەوەیە کەوا ئافرەتێک لە سووڕی مانگانە بەدەستە خۆی نییە لابردنەکەی، بەڵام کەسێکەوە لە لەشگرانی بەدەستە خۆی هەکات بێوێتانی خۆی بشواتن. سێمیان ئافرەت لە سووڕی مانگانە مودەکەی درێژە 6-7 ڕۆژ هەتا 10 ڕۆژی دەخانیتن بە پێچەوانەی لەشگرانی لە 2 ساعات 3 ساعات 4 ساعات زیاتر ناخانیتن دەبێت ئەو کەسە بچی خۆی بشکاتە مودەکەی کورتە. لێ لەبەر ئەو سێ جیاوازەی بە هیچ شێوێکی قياس مع الفارقة ناتواني قياس الأوديو دي كواتا مادام دليل من لمس ألكينيا أو قياس جدي كان قياسكي مع الفارقة لبو آفرتان زائزة وهيش إشكال الشرعي تيدانيا لو أو كسي كدليل لبو آفرتان زائزة قرآني بخينيتن بيوسناك دعوة دليل يبكي لو لبر أوي أمدرين أصل أوي زائزة أتوي كدليل جائز لبو آفرت أدى بدليل بينوا أجرنا أمرس أصلك خوي ماينوا كوا آفرت لسوري مانغانا همان حكمي آفرتك هي كوا حالتي طاهرة حالتي باكاتيا إلا بدليل شرع جداي كريتوا تشتغل لسوي حرامة تشتغل لسوي حلالة جاهزيز دليشمانيا كوا لس آفرتي حرام كذبي قرآن خينكي بلا مس ودستيرانكي بلا أويال حرام لو آفرت دبي بجاش لستيكاتن ياخد بشتشي باراكان والجوريتن أوان حرام دستداني بلا قرآن خينكي هيت إشكال شرعي تيدانيا والله أعلم.